ماڵی میوزیک لە میوزیسیانانی گەنج دروست بۆ ئەوەی کە ببێتە هەوێنی ژیانەوەی هونەری مۆزیک لە کوردستانە لە حوت و هەشتی ئەمانگە بە بەشداری مامۆستا و بەشێک لە فێرخوازەکانی یەکەمین کۆنسێرتی خۆیان سازەکەن کە تیایدا چەندین بەرهەمی زۆر تایبەت پێشکەشەکەن. ماڵی میوزیک لە سلێمانی ماوەی 12 ساڵە دامەزراوە و لە ماوەی ساڵانی کارکردنیدا هەوڵی بۆ پێگەیاندنی میوزیسیانانی ئەکادمی داوە. لە نوێترین هەنگاویشیدا ئۆرکسترای ماڵی میوزیک دەیەوێت لە ڕێگەی کۆنسێرتەوە زیاتر برەو بەکارە هونەرەکانی بدات بۆ ئەمە بەستەش لە ڕۆژانی حوت و هەشتی ئەمانگە بە بەشداری مامۆستا و بەشێک لە فێرخوازان و میوزیسیانانی چەندین میوزیسیانی دیکەش یەکەمین کۆنسێرتی خۆیان ساز دەکەن. سڵاوتان لێبێ ئەوەی لە دوای منەوە دەیبینن پرۆڤە و خۆ ئامادەکردنی موزیسیانانی ماڵی موزیکە بۆ ئەنجامدانی کۆنسرتێک لە شاری سلێمانی لە ڕۆژانی حوت و هەشتی ئەم مانگەدا. ماڵی موزیکە لە ساڵی 2012 دامەزراوە، سەرەتا ئامانجی پێگەیاندنی موزیسیانی ئەکادمی بووە، بەڵام لە ساڵی 2020ەوە بیری لەوە کردوتەوە کە ئەنجامدانی کۆنسێرت سازکردنی کۆنسێرتیش بەشێک بێت لە پرۆژە هونەریەکەی. هەر بۆیە ئەم ساڵ بڕیاریان داوە بە موزیکدانەری دڵزار عابدی و هەروەها بەڕابەرەتی مایسترۆ مستەفا عەباس و بە بەشداری هونەرمەندان حەمید بانەی لەگەڵ کامەران مستەفا ئەم کۆنسێرتە ساز بکەن. قسە و باسی زیاتر لەسەر کۆنسێرتەکە و بەرهەمەکان لەگەڵ مایسترۆ مستەفا عەباس دەکەین، لەگەڵمان بن. تقریبا مانگی ششی ساڵی پار بیر لەوەمان کردووە کە کۆنسێرت بکەین بۆ هەردوو هونەرمەندی عەزیز، هەم حەمید بانایی و هەم کامەران مستەفا، و دەستمان کردووە بە ئامادەکاری هەڵبژاردننی گۆرانی و ئامادەکاری نۆت نووسین و دابشکردنی میوزیکەکە، و سپاس بەخوا کە توانیمان لەم هەفتەیە و دەستمان کردووە بە تەمرین و بەتەمام ئینشاءڵڵا بۆ حوت و هەشتی مانگی سێ لە تەلاری هونەر شاری سلێمانی کۆنسێرتەکە ئەنجام بدەین. من تقریبا توانم بڵێم 2 ساڵەمە پێش کە حەمیدم بینیوە لە شوێنەکە، تر پێم وت بۆ دیار نیت، یانی بۆ ئەم ماوەیەکی زۆر دیار نیت، نە کارەکەیت، نە کۆنسێرتێک، نە کارێکی نوێ ڕیکۆرد بکەیت. توتم وەرە بۆ ماڵی موزیک، سەردانی ماڵی موزیک بکە، ئێمە سۆدیۆمان هەیە و بادانشین بەرنامەیەک دانین بۆ شتێک. خۆشحاڵیە کە ئەو ڕۆژە کە هات بۆ ماڵی موزیک مامۆستا کامەران مستەفا لەگەڵ یا هاتوو بوو، و ینی بە سوتفە ئێمە ڕۆژی پێش ئەوە من و کە محەممەد کە مدیری ماڵی موزیک بە سوتفە ڕۆژی پێش ئەوە ئێمە دانیشتین باسی مامۆستا کامەران مستەفامان کرد، و ئەو ڕۆژە کە هات کە حەمید لەگەڵیا ئەتر وتمان تەواو فکرەکە ئەوە بوو کە یەکەم جار ئەو چەند کارە ریکۆرد بکرێت، چەند کارێکی تازە ریکۆردی بکەین، بەڵام وتمان تەواوێت ئێمە لە جاتی ریکۆرد و ئەمانە بە بیکەین بە کۆنسێرت. وردەوردەتر چەند دانیشتنێکمان کردەوە چەندێت تا گەشتینە ئەو بریارە کە بیکەین بە کۆنسێرت. بێگومان فێرخوازی ماڵی موزیک تایە و هەروەها مامۆستاکانی ماڵی موزیک
و بە خۆشحاڵیەوە ئەمە من چەند جار باسم کردو هەر ئەمە دووبارەی بکەمەوە موزیسیەنەکانی ئۆرکسترای ماڵی موزیک لە شارەکانی هەموو سوربەی شارەکانی کوردستان و هاتوون یعنی هەمانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە لە شاری بۆکان لە سەقز هەروەها لە باشووری کوردستان لە هەورەمان لە هەڵەبژە شەهید لە سلێمانی لە کەرکووک لە ڕانیە لە قەڵاتزێ لە کۆیە ئەمە بەڕاستی جێی خۆشحاڵیە ینی بۆ ئێمە وەکو ماڵی موزیک بۆ من بە تایبەت کە ئێمە توانیمان گەنجەکانی شارەکانی گەنجی کورد لە شاری جیاواز کۆبکەینەوە لە ئیشەکە تاوان بەداخەوە چەند ژەنیارێک لە باکووری کوردستان ئەوانش وستیان بێن بەڵام تۆزە کێشەیەکمان هەبوو هەروەها لە شاری هەولێریش و لە شاری دهۆک بەڵام ئینشاءالله بۆ کۆنسێرتی داهاتوو نەک تەنها ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان و باکووری کوردستان بگرە دوو ژەنیارمان هەیە ئینشاءالله لە ڕۆژ ئاواش ئەوانش دێنە ئۆرکسترای ماڵی موزیک تا نمونەی پیشانی خەڵک بکەین کە نمونەیەک ئەمە میوزیک دەتوانێت ئەم گەنجانە لە شاری هەموو شارە جیاوازەکانی کوردستان موزیک دەتوانێت ئەوانە ئەم گەنجانە کۆ بکاتەوە لە ئیشێکی هونەری هەم ڕەسەنی کوردی و هەم ئەکادمیکی کلاسیک. بەڵێ ئەم بیرۆکەی مامۆستا مستەفا عەباس بوو کە ساڵ نیوە لەمەوە پێش لەگەڵ من و برای هونەرمەند و هاوڕێم کامەران مستەفا پێی وتی سەرەتا بیرۆکەکە وەکو ئەوە بوو کە کارەکانمان بۆ ڕیکۆرد کات دوایی وتی ئێمە بیکەین بە کۆنسێرتێک باشترە ئیتر وردە ئێمە پرۆژەماندانە بۆ کارەکان ئەم کارانی کە پێشکەشەکرێت کۆمەڵێک کارە هەندێکی وتراوەیە بەڵام دابشکردنی موزیک بە جۆریشترە گۆڕاوەتیایە هەندێکی کاری نوێیە کە هەندێکی ئاوازی خۆمە و یەکێکیش لە گۆرانیەکان ئاوازی هاوڕێ و برای خۆشەویستم دیاری قەرەداخیە. لە ڕاستیە من لە مێژە پرۆژەی تر هەبوو لە خەیاڵمە ئاوازی ترم هەیە بێجگە لەم ئاوازانەش ئەم کارە نوێیانەش کە کردومە کاری تریشم هەیە کە هێشتا نەمکردو بەڕاستی هیوادارم توانم لە ئایندەیە ئەو کارانەش بکەم. ئەم کارانە بەڕاستی کە وەکو پێم وتی بە دابشکردنێکی نوێەوەیە هۆکارەکەش ئەو بوو بەڕاستی ئێمە ماوەیەکی زۆرەدا بڕاوین لە بواری هونەری دیارە ئەوەش هەر پەیوەندی بەوە هەبووە کە پشتگیری و سپۆنسەر و ئەم شتانە من نە بە دوایە گەڕاوم نە بەڕاستی نەهەوڵم بۆیاوە خۆشمان بە ئیمکانێتی خۆمان نەمانتوانێت زۆر کاری خۆمان هەیە بیکەین.